بەناوی خوای گەورە قوتابیانی بەڕێز لە چاپتەری 2 باسی vector calculus and kinematics of a particle دەکەین. چاپتەرەکە دەبێتە دوو بەش یەکەمی چاپتەرەکە بە ناونیشانی vector calculus دەبێت، واتە داتاشراوە و تەواوکاری vectorات باز دەکەین، و بەشی دووەمیشی بە ناونیشانی kinematics of a particle دەبێت. سەرەتا دەست دەکەین بە بەشی یەکەم vector calculus، بزانین داتاشراوی vectorێک چۆن دەتوانین باز بکەین و چۆن تەواوکاری vectorێکیش لە هەمان کات و جیاوازی لەگەڵ نەخشەی سادە چێ، لەگەڵ فانکشن چێ. بۆ نمونە ئێمە ئەگە vectorێکمان هەبێ، vectorەکە p بێت، نەخشە بێت بۆ پارامتری u، ئەو کاتە داتاشراوی vector بۆ ئەم vectorە بۆ پێناسەی vectorەکە بکەنەوەکو پێشتر گوتمان هەموو vectorێک دەتوانین بە سێ یونت vectoری ئەساسی i و j و k، vectoری i لەسەر تەورەی x، j لەسەر تەورەی y، k لەسەر تەورەی z. پێناسەی هەموو vectorێک بەو شێوەیە دەکەین. کەواتە داتاشراوی p بەنسبەتی u بە پێی پێناسەی داتاشراوە دەبێتە لمتی دلتا u لە سفر نزیک دەبێتەوە، چونکە پارامترەکەی ئێمە u بوو، گۆڕانی p بەنسبەتی u، یعنی p لە خاڵێک بۆ خاڵێکی تر، یان دەڵێن PU زائد دلتا U ئەوە خاڵی دووەمە کەم PU، یعنی ئەمە دوو خاڵی جیاوازەکە بە ڕسمیش بکەین لێرە. بۆ نمونە PU ئەمە خاڵێکە، بۆ نمونە خاڵی A، و PU زائد دلتا U ئەمە خاڵیشتر، یعنی دوو vectorمان هەیە لە دوو خاڵی جیاواز، گۆڕان لەم vectorە بەم دلتا P بەم vectorە سوورە دەبێت. جا بۆ ئەوەی ئێمە بتوانین dp over du بدۆزینەوە دەبێت دلتا p بدۆزینەوە. لێرە لە وێنەکە دیارەکەوە دلتا p دەبێتە pu زائد دلتا u، یعنی p لە خاڵی b ناقسم p لە خاڵی a، وەکو ئەوەی کە پێشتر پێناسی vectorمان کردووە، کۆی دوو vector لێرە بۆ نمونە vectoری p لەگەڵ دلتا p کۆ بکەینەوە vectoری pu زائد دلتا u دەبێت، یان گۆڕانی vectorەکە لە دوو خاڵی جیاواز دەبێتە گۆڕانی vectorەکە لە خاڵی b کەم vectorەکە لە خاڵی a. جا بەپێی ئەم گۆڕانە، یعنی گۆڕانی vectorەکە دلتا p دەبێتە گۆڕان لە px، گۆڕان لە py، گۆڕان لە pz، چارشتر گۆڕانەکەش، یان بۆ ئەوەی چکە گۆڕانی vectorەکەش هەر vectorە و گوتیشمان هەموو vectorێک دەبێتە کۆی سێ vectorێک لەسەر تەورەی x، vectoری دووەم لەسەر تەورەی y، و vectoری سێم لەسەر تەورەی z. جا بەم شێوەیە ئەگە بین بەپێی پێناسەی مشتەقەکە ئەوە دەبێتە گۆڕانی vectoری p بەنسبەتی u دەبێتە گۆڕانی px بەنسبەتی u، ئای نەگۆڕە، ئاراستەکەی ناگۆڕێت، قیمەتەکەشی یەکە ناگۆڕێت، py بەنسبەتی u و pz بەنسبەتی u. کەواتە داتاشراوەی vectorێک چۆن دەدۆزینەوە؟ دەتوانین بە واستەی داتاشراوەی کۆمپۆننتەکانی لەسەر تەورەی x و y و z بدۆزینەوە. کەواتە بەپێی پێناسەی vectorێک بۆمان دەردەکەوێت کەوا داتاشراوەی vectorێکی جارشتر ئەنجامەکەی هەر لە لای ڕاست دیارە ئاجین، ئەنجامەکەشی هەر دەبێتە vector. بەڵام ئاراستەی vectorەکە ئەگەر لە خاڵی p وەرگرین، جیاوازەکەی چییە لەگەڵ خاڵی دووەم، خاڵی b؟ لە هەر خاڵێک ئاراستەی vectorەکە دەکاتە لێککەوتی چەماوەکە. وەکو پێشتریش لە نەخشەش وەرمان گرتووە، دەڵێن چۆن؟ دەڵێن ئاراستەی لێککەوتی چەماوە، یان داتاشراوەی نەخشەیەک لە خاڵێک دەکاتە لێککەوتی چەماوە. بە هەمان شێوە ئاراستەی vector داتاشراوەی vectorەکە لە خاڵی a دەکاتە لێککەوتی چەماوەکە لە خاڵی a، و داتاشراوەی vectorەکە لە خاڵی b دەکاتە لێککەوتی چەماوەکە لە خاڵی b. جا بەم شێوەیە ئەگەر بین سەیری بکەین، ئەمە لە خاڵی a زانە ئاراستەی p، ئەمە vectorەکەیە، ئەم vectorەشینە، بەڵام ئەو vectorە سۆرە ئەمە داتاشراوەی vectorەکەی بزانە بۆچی؟ کەواتە vectorەکە هەم قیمەتەکەی دەگۆڕێت کە داتاشراوەی وەردەگرین،
و هەم ئاراستەشی دەگۆڕێت. ئێمە نمونەمان هەیە لە فیزیا لەسەر ئەم بابەتە. بۆ نمونە ئەم ڤێکتەرە شینە لە فیزیا ئێمە عادەتەن درێژی ڤێکتەرێک لە ئۆریجینەوە پێی دەڵێن پۆزیشن ڤێکتەر. پۆزیشن ڤێکتەر دەتوانین بە ڤێکتەرە شینە پێی ناسە بکەین و داتاشراوەی پۆزیشن ڤێکتەر داتاشراوەی پۆزیشن ڤێکتەریش لە فیزیا دەبێتە ڤیلۆستی ڤێکتەر، کەواتە ئەم ڤێکتەرە سۆرەش دەبێتە ڤیلۆستی ڤێکتەر لە فیزیا. جا بەو شێوەیە دەتوانین پێناسەی ڤێکتەرات بکەین لە فیزیا و داتاشراوەی پۆزیشن دەبێتە ڤیلۆستی، داتاشراوەی ڤیلۆستی دەبێتە ئەکسلێرێشن و نمونەی تریشمان هەیە لەسەر داتاشراوەی ڤێکتەر لە فیزیا و چەند یاسایەش تریشمان هەیە. بۆ نمونە ئەگە دوو ڤێکتەر کۆ بکەینەوە داتاشراوەیان وەرگرین دەکاتە کۆی داتاشراوەی هەردوو ڤێکتەرەکە و ئەگە نەخشەیەک و ڤێکتەرێکمان هەبێت وەکو دوو نەخشە وایە دەبێتە داتاشراوەی یەکەم فی دووەم ئەمە ڤێکتەرە کۆ نەخشەکە داتاشراوەی ڤێکتەرەکە و لە دۆت و کرۆسی هەمان یاسا بەکاردێت. بەڵام ئەگەر دۆت بێت دۆت دادەنینەوە، ئەگەر کرۆسیش بێت کرۆسەکە دادەنێن. ئەجا دێنە سەر پۆزیشن ڤێکتەر. باشترین پێناسە بۆ پۆزیشن ڤێکتەر لە فیزیا ئەوەیە کەوا دائیمەن قیاسی پۆزیشن ڤێکتەر دەکەین لە خاڵی بنەڕەتدا، لە خاڵی ئۆریجینەوە. بۆ نمونە ئێستا ئەمە جولەی پارتیکلێکە لەسەر چەماوەیەک، پۆزیشن ڤێکتەر لە خاڵی یەکەم پێی دەڵێن R1، پۆزیشن ڤێکتەر لە خاڵی دووەم پێی دەڵێن R2 و پۆزیشن ڤێکتەر لە خاڵی سێیەمەوە پێی دەڵێن R3 و بە هەمان شێوە ئێستا ژمارەی پۆزیشن ڤێکتەرەکان لەسەر ئەو چەماوەیە دەتوانین بێ کۆتا پۆزیشن ڤێکتەر دیاری بکەین. بەڵام ئەمە بۆ نمونە 4 پێناسەی پۆزیشن ڤێکتەرمان وەرگرتووە. بەڵام پێناسەیەک هەیە زۆر بە پۆزیشن ڤێکتەر دەچێت لە فیزیا، قوتابی فیزیا دەبێت ئەم دوو بابەتە بە تەواوی لێک بکاتەوە، ئەوش پێی دەڵێن دیسپلیسمنت. جیاوازی پۆزیشن ڤێکتەر لەگەڵ دیسپلیسمنتیە. لە یەکە جیاوازیان نێت چکە هەردووچیان پۆزیشنن دیسپلیسمنت یەکەکەیان سانتیمەتر مەتر یان کیلۆمەتر هەر بابەتێکی تری دووری بێت. بەڵام جیاوازیەکەیان ئەوەیە دیسپلیسمنت دەبێتە جیاوازی لە نێوان دوو پۆزیشن ڤێکتەر. لە یەک لە بۆ دوو، لە دوو لە بۆ سێ، لە یەک لە بۆ سێ، لە یەک لە بۆ چوار، لە چوار لە بۆ سێ، ئەمانە هەموو وایان پێیان دەڵێن دیسپلیسمنت. جا دیسپلیسمنت دەبێتە گۆڕان لە پۆزیشن ڤێکتەر، یعنی R1 کەم R2 یا R2 کەم R1، ئەمانە هەموویان پێی دەڵێن پۆزیشن ڤێکتەر کە پێی دەڵێن دلتا R، یان R12 یان R21. بۆ نمونە ئەگەر دوو خاڵ وەرگرین، بۆ نمونە ئێستا ئەمە R1 پۆزیشنە، R2ش پۆزیشنە، کەواتە ئەمە دەبێتە R12 یان دەبێتە R21. ئەگە ئاراستەکە لە دوو لۆ بۆ یەک بێت دەبێتە R21، ئەگە ئاراستەکە لە یەک لە بۆ دوو بێت و لە هەردوو حالەتەکە ئەنجامەکە دەبێتە R2 کەم R1 یان ئەگە ئاراستەکە پێچاوانە بکەینەوە دەبێتە R1 کەم R2. جا ئەمانە نمونەن لە فیزیا لەسەر پۆزیشن. بۆ نمونە ئەگەر ئێستامە پۆزیشن ڤێکتەر بزانین دەتوانین ڤیلۆستی بدۆزینەوە، ئەگەر ڤیلۆستیش بزانین دەتوانین ئەکسلێرێشن بدۆزینەوە. بە هەمان پێناسەکەی ئێستا جیاوازی لە نێوان دوو پۆزیشن ڤێکتەر دەتوانین بڵێن دلتا R، کەواتە دلتا R پۆزیشن ڤێکتەر. ئەگەر جیاوازی بۆ نمونە ئەگەر ئەمە پۆزیشن ڤێکتەرمان هەوێت بمانەوێت داتاشراوەی وەرگرین، دەبێت جیاوازی لە نێوان دوو پۆزیشن ڤێکتەر بزانین پێی ئەو پێناسەیە کە ئێستا کردمانە سەر ڤێکتەری P. بۆ نمونە لە خاڵی P بۆ P داش لە خاڵی P Rمان هەیە، لە خاڵی دووەم R داشمان هەیە، کەواتە R داش کەم R دەبێتە دلتا R. ئەگەر جارشتر داتاشراوەی وەرگرین دەبێتە ڤیلۆستی. بەڵام لێرە دیسپلیسمنت دەکات دلتا R، جیاوازی لە نێوان دوو پۆزیشن، وە لە هەمان کاتیش دووری لەسەر چەماوەمان هەیە، ئەوش دەکاتە دلتا S. گۆڕانی دلتا S لەگەڵ کات
گۆڕانی دلتا اس لەگەڵ کات دەبێتە سپید قیمەتی ڤیلۆسیتی سپید بەڵام گۆڕانی دلتا ئار دیسپلیسمنت لەگەڵ کات ئەمە پێی دەڵێن ڤیلۆسیتی لە فیزیا دەبێ ئەوەش بزانین کەوا پۆزیشن ڤێکتەر یان هەر بابەتێکی تری لە فیزیا ئەگەر بینوەری بگرین ئەوە لەگەڵ کات دەگۆڕێت گۆڕان یان ئەو پارامترەی کەوا باز لە گۆڕانی پۆزیشن و ڤیلۆسیتی و ئەکسیلەرێشن دەکات تەنها و تەنها کاتە کەواتە گۆڕانی پۆزیشن ڤێکتەر یان بەنسبەت دەلتاتی یان داتاشراوەی پۆزیشن ڤێکتەر بەنسبەت تی ڤیلۆسیتیمان دەداتێ و بە هەمان شێوە ئەمەش دەبێتە ئاراستەی ڤیلۆسیتی یعنی لێکەوتی چەماوەکە لە خاڵی پی ئەمە ئاراستەی ڤیلۆسیتی بەڵام ئەگەر خاڵی دووەمەرگرین پی داش ئەمە لێکەوتی چەماوە ئەمە ئاراستەی ڤیلۆسیتی دەبێت بۆ دەبێت دائیمەن هەموو کاتێک ئەوەش بزانی کەوا ئاراستەی ڤیلۆسیتی دەکاتە لێکەوتی چەماوە لە خاڵی پی ئاراستەی ئەمە لە خاڵی پی داش ئەمە ئاراستەکەی ترە کەواتە ئەگەر جارێک تریش بین داتاشراوەی ڤیلۆسیتی وەرگرین لەگەڵ کات ئەو کاتە ئەکسیلەرێشنمان دەدات کەواتە ئەکسیلەرێشن دەبێتە گۆڕانی v بەنسبەت کات بەڵام ئاراستەی ئەکسیلەرێشن چۆن دەبێت ئەبێ ئەوەش بزانن کەوا لە پۆلی 1 و پێشتریش لە پۆلی 6 ئەومان باس کردووەکەوە ئەکسیلەرێشن دەبێت بە دوو بەش ئەگەر لەسەر چەماوەیەک بجوولێتەوە بەشێک لە ئاراستەی ئەکسیلەرێشن دەبێتە لێکەوتی چەماوە کە پێی دەڵێن لێکەوتە تاودان و بەشەکەی تریشی بە ئاراستەی چەق دەبێت کە پێی دەڵێن چەقە تاودان کەواتە ئاراستەی ئەکسیلەرێشن ئەو ئاراستەیە ئەو خەتە سۆرە لە کۆی هەردوو ئاراستەوە وەرگیراوە کاتێک پارتکلێک لەسەر کێرفێک دەزورێتەوە ئەوە تاودانەکەی دەبێت بە دوو بەشێک لە تاودانەکە دەکەوتە سەر لێکەوت و بەشەکەی تریشی دەبێتە چەقە تاودان کەواتە بەشی لێکەوت پێی دەڵێن لێکەوتە تاودان و بەشی چەق ئەویش دەبێتە چەقە تاودان جا بە هەمان شێوە ئێستا ئێمە بین ئەگەر پۆزیشن تعریف بکەین بە هەر ڤێکتەرێک دەتوانین پێناسەی بکەین بە سێ ڤێکتەرێک لەسەر x y z گۆڕانی r دەبێتە داتاشراوەی r بەنسبەت کات یعنی داتاشراوەی x y z یعنی vx و vy و vz مان دەداتێت بۆ ئاسانی زۆربەی جاریش بە vx یعنی dx over dt گۆڕانی x بەنسبەت کات بەو شێوەیە دەتوانین بنووسین x نقطەیەکی لەسەر بێت گۆڕانی y بەنسبەت کات تەنها بۆ کات ئەم قسەی ڕاستە کە دەڵێن نقطەیەکی لەسەر بێ یعنی گۆڕانی y بەنسبەت کات z نقطە واتە گۆڕانی z بەنسبەت کات یان x نقطە یعنی vx y نقطە vy z نقطە دەبتە vz ئەگەر جارێشتر داتاشراوەی وەرگرین ئەو کاتە x نقطە دەبێتە x2 نقطة يعني x2 نقطة يعني 2000 داتاشراوەی x وەرگیراوە بەنسبەت کات y2 نقطة واتە 2000 داتاشراوەی y وەرگیراوە بەنسبەت کات بە هەمان شێوە یاتە داتاشراوەی vx بەنسبەت کات دەبتە ix ay يعني داتاشراوەی vy بەنسبەت کات az داتاشراوەی vz بەنسبەت کات کوتی پۆزیشنمان هەیە داتاشراوەی وەرگرین دەبێتە ڤیلۆسیتی جارێشتر داتاشراوەی وەرگرین دەبێتە ئەکسیلەرێشن ریلیتیڤ مۆشن جیاوازیەکەی لەگەڵ دیسپلیسمنت ئەوەیە لێرە باسی دوو پۆزیشن دەکات دوو پارتیکڵی یەکەم پۆزیشنەکەی ئەیە دەبێتە ڕ پارتیکڵی دووەم پۆزیشنەکەی بیە دەبێتە ڕb کەواتە RA لێرە لەسەر ئەم وێنەیە دەبێتە پۆزیشنی پارتیکڵی A بەنسبەت ئۆریجن RB دەبێتە پۆزیشنی پارتیکڵی B بەنسبەت ئۆریجن لە هەمان کاتدا RBA دەبێتە پۆزیشنی پارتیکڵی B بەنسبەت A یعنی ئێمە دەتوانین پۆزیشنی پارتیکڵی B بە دوو شێوە بناسێنین یەک بە RB کە دەبێتە پۆزیشنی پارتیکڵی B بەنسبەت ئۆریجن relative to the origin بەڵام دەتوانین
position particle B relative to particle A بزانين كبيدلين RBA كواتا ليرا دم بيدلين relative position RBA دبيت relative position و دبيت RB كم RA أما ينزل بالديسبيسمنت دتيت بلام دو particle معناه A لقل B كواتا أما بهماش أجر بين داتا شراوي أم هاوتشي ورجلين أو كاتا دبيت relative velocity يعني velocity of particle B relative to A VA يعني velocity of particle A relative to the origin VB واتا velocity of particle B relative to the origin VBA the velocity of particle B relative to the origin to the A اگر جارش در داتا شراوی ورکرین او کاتا هاوچو شکل دبیت اي بي اقسانه با اي كو اي بي اي وكبير ال هاوچو شکل ديارة او كاتا اي بي اي بيدلين acceleration of B relative to the A A small A capital حتى acceleration of particle A relative to the origin و AB دبيت acceleration of particle B relative to the origin بهما شيء ولوينك اگر بلين ليرة relative position RAB دكاتتي او كاتا هاوچه شكا دقوري RAB دكاتا RA كم RB اما شا relative position بلام او كاتا دتوانين بلين positionي A particle A ليرة بدو شيء دتوانين بناسينين يكان position particle A بالنسبة يعني relative to the origin كدبت RA يعني ناو لباتي RBA دلين RAB أو كدبت position particle A بالنسبة particle B أما دلين relative position أو كاتا دلين RBA دبت RA كم RB يعني أي B شو كان يندق ورين اللي هاوچه شكا يعني RA دبيت RB كو RAB وبهماشي VA دبيت VB كو VAB يعني أي دكين ب B و B small دكين زو جاريش لجاتي أي B 1 و 2 بكار ديت أوقات دبيت R1 2 كو قتمان أو دبيت RB يعني دباتي بلين R2 كم R1 كم R2 بوشي ودتوانين كواتا ما بس relative position relative يعني ما بس relative motion relative position لقل relative velocity هروها relative acceleration